دەمەوێت لێرەوە بۆ هەموو لایەکی ڕوون بکەمەوە کە باوکم لە بەرواری 16/6/2024 بە مەبەستی چارەسەری پزیشکی سەردانی وڵاتی سویدی کردووە بە ئاگاداری هەموو دەستگا ئەمنیەکانی سلێمانی و سەر لە بەیانی ئەمڕۆ کاتژمێر 4 هێزێکی ئاسایشی سلێمانی باوکمیان ڕاگرتووە. ئێمە وەک بنەماڵەی خۆمان زۆر نیگەرانین لەو بارەدۆخە نەخوازراوە و داواکارین لە بەڕێزان کاک بافڵ تاڵەبانی و کاک قوبات تاڵەبانی بە زووترین کات بێتە سەرخەت بۆ چارەسەرکردنی ئەم کێشەیە. یەکێتی لەسەر خوێنی کەسوکاری ئێمە دروست بووە، بەڵام ئیتر کە ئەتابانکراوەکو هەموو هاوڵاتێکی ئەم کوردستانە قابلی ئەوەیە ئەویش بانکرێتە ئاسایشی خۆمانە دام و دەستگا حکوومیەکانی خۆمانە بانکراوە. ئێمە چاوەڕێی وەڵامی دەستگا ئەمنیەکانی هۆکاری باکردنی کە ئاتاسراوی هۆکارەکە چییە؟ ئێمەش کەسوکار لێمانە پرسێ ڕاستی ئەوەی ئەو قەرەباڵکێک کە ئێوەی بینن لە بەیانی ڕەنگە جوای 20 ئەوەرەی خەڵکمان داوێت وتومانە هیچ نیە. ئێمە دام و دەستگای خۆمان لێ ناترێت دام و دەستگاکانی حکوومەتی هەرێمی کوردستان